لە دوایەوەی ئەمڕۆ نیوەڕۆ لە 1964 ئەم ئۆتۆمبیلەمان نیشاندا کە لە پێچەکانی بێخاڵ کەوت بۆ خوارەوە، بەڵام بەهۆیەوەی کە خاوەنەکەی کەم دەرامەت بوو، 2 ڕۆژ بوو ئۆتۆمبیلەکە لەوێ مابوو، توانای ئەوەی نەبوو کە ئۆتۆمبیلەکە بێنێتە دەرەوە. هەر لە دوایی راپۆرتەکەی ئێمە خێرخوازێک لە سلێمانیەوە پەیوەندی پێوە کردین کە ئامادەی ئەوەی دەربڕی کە تێچووی دەرهێنانی ئۆتۆمبیلەکە و کەمێک هاوکاریتری مادی پێشکەش بەم خێزانە بکات، هەم بۆی ئۆتۆمبیلەکە لێرە بێنە دەرەوە، هەم بەشێک لەو پارێش بۆ ئەو بریندارە بێت کە لەم ڕووداوەدا بریندار بووە. خێزانەکە خێزانێکی کەم دەرامەتن، دانیشتووی شاری سۆران ئەم خێرخوازە لە سلێمانیەوە دوایەوەی کا پەیوەندی پێوە کردین پارەکەی گەیاندە دەستی ئێمە و ئێمەش بە ئەمانەتەوە ئەو پارەی کە بەدەستمان گەیشت بوو ئەیگەێنینەوە دەستی خاوەنی ئۆتۆمبیلە. لە ئێستادا ئۆتۆمبیلەکە هێنراوەتە دەرەوە و ئێمەش ئەو پارەیە گەیەنە دەستی. ئەم خێرخوازە بڕی $1000 بۆ ئەم خێزانە تەرخان کردبوو، هەم بۆی کە مەسروفی دەرهێنانی ئۆتۆمبیلەکەی پێ بکەن، هەم بۆی خەرجی نەخۆشخانەشی پێ بکەن، بۆیەوەی کە یەکێک لەو ژنانەی کە لەم ڕووداوەدا بریندار بوو باری و تەندروستی زۆر ناجێگیرە و لە هەولێر لە ژێر چاودێری چڕی پزیشکیدایە. کاک عومەرەوە خێرخوازێک لە سلێمانیەوە پەیوەندی پێوە کردین، ئەو پارەی پێشکەشکردن وتی بیدەنە ئەو خێزانەی هەم مەسروفی دەرهێنانی ئۆتۆمبیلەکەی پێ بکەن، هەم خەرجی نەخۆشخانەکەشی پێ بکەن. پارەکە 2 وەرەقەیە و بە ئەمانەت ئەگەینەوە دەست دەنابێت. سەلامەت بن یا ڕەبی. ئینشاڵڵا دوا ناخۆشیەوە بی و خێری لێ بینن.